خدایە وادەی گەیشتنە بە یوسفی یان زەبرا، وادەی ئەشک بارانی بەرمیحراب و نزای بە کوڵی شەو بێدارانە، وادەی ویساڵ و گەیشتنە بە نووری هیدایەت و جممەی نوێشخێنان، وادەی هاتن و ڕۆژ لە دوای ڕۆژ و ساد لە دوای سات، نزیک بوونەوەی شەستە بارانی تەقوا و نێرگزە جاری باوەڕە، دەنجی لێزمە بارانی محیبەت و تنۆکە دەست نوێژەکانی تەڕاویحە، بۆنی ڕێحانەی ئاەتەکانی قورئان و تەسبیحات و ذیکر و تەهلیە و نزایە. خدایە چ نزابارانێک و چ نمەشادیەکە سەراپای ڕۆحمانی تەنیوە. اللهم بلغنا رمضان.